ژیان و گوزەران وڵا لەو پەڕی خراپیە هەرێوەنا تۆ چیش دەکەیت؟ تەکسیم پێیە ئێستا کەیش و کار چۆنە خەڵک سەر دەکەوێت لە تەکسی بەتایبەت لە ئێستا کۆڕۆنا سەری هەڵا خەرک پارەی نەبی و سواری تەکسی دەبی وەنیا بێ پارەیە کە سواری تەکسی نابیتن ئیشەکەمەوە تەماتە فرۆشان لاتیان وەچی زوتیار و بەقاری لاتێ و تەماتەی فرێت دەنیمەژەوە تەکسیمان فرێدا لەو گۆڕی کە سوار نامێت هاتیە بەڕای تۆ هەمووی کۆڕۆنا سەبەبە؟ وەڵا سەبەب معاش نییە و کڕۆنە بەسە داهاتوو ئەدیکو هەتا داعش بوو داعش بوو دوای بوو جەنما معاش نما ئێستاش کڕۆنا هات لە ژیانی گۆ دەکەن تاسی لە ژیانی فەقیری دەکا دەبینین ڕێژەی خۆکوشتن و ڕێژەی خۆسووتاندن ئەم بابەتانە زۆر بووە ئەم بابەتانە بەڕای تۆ بۆچی دەگەڕێتەوە؟ سەبەب بێکاری بێپارەیە تێنەگەیشتنیە و کەسەشە دەڵێن دوورکەوتنەوە لە خوای لە بابەتی دینیە کردەوە کارەکانی بێزاری تا چەند لەگەڵەوەی کە مزگەوتەکان ئێستا داخراوە بابەتان وەڵا بێگومان وەیە لەخوای گەورە نزیک نەبی هەموو فکرەش خراپ لۆ دێ پێم وایە مزگەوتەکان بکرێنەوە باشە